ئازیزان خۆشەویستان من کۆژیانم وەو کە دەزانین دیسان لە جیهان نەخۆشێکی دیکە براوە وەک تاعون سارز ئەنفلۆنزای باڵندە H1N1 ئەو جارەی کۆڤید-19 کە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان کارێکی چاکیان کردیە بەرامبەر بە پابەندبوون بە ڕێنماییەکان و هەروەها وەو کە دەزانین ئێستا کە وەرزی بەهارە و کاتی گەشت و سەیرانە و لە کللتوریمە بەدەرنینە لەو کللتورانە و عادات و تەقالیدانە کە دەبێتە هۆی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بەهۆی گەرم و گوڕیمان و شێوازی ڕێزنواندنمان و شێوازی شادی دەڕبڕینمان لەم وەرزەدەم لەم کاتەدا و بەرامبەر ئازیزان و خۆشەویستانمان بەڵام وەکو کە دەزانین کلتور و عادات و تەقالید بەتایبەتی لە وڵاتانی ئەوروپای شەرقی بۆتە هۆی بڵاوبوونەوە و توشبوونی بەشێکی زۆر لە خەڵکی تا داواتەکەم بەرداوامی بدەین بەو پابەندیانە کە لە سەرچاوی باوەڕ پێکراوە دەردەچێ و هیوای لەش ساغی و سەلامەتی و تەندروستی چاک بۆ هەموو لایەک دەخوازم. مەڕاز عوسمان پیشەم فۆتۆگرافەرە لە ماڵەوە مامەتەوە پابەندی ڕێنماییەکانم تاوەکو ئازیزانم بپارێزم ئێوەش لە ماڵەکانتان بمێنەوە و ئازیزانتان بپارێزن دەتوانن لە ماڵەوە بە سوودوەرگتن لەم کاتی کە هەمانە لە ئێستادا زانیاریەکانتان زیاتر بکەن لەو بوارەی کە هاتانە تەندروست باش بوون. Non fito una biblona delle vaccine da cubatan che da vita